باس لە سامانی ئاوەکەین و پاراستنی ئاوەکەین بە شێوەیەکی گشتی لە تاکەکانمانەوە دەست پێ بکەین تاوەکو ئەم هۆشیاریە بڵاو بێتەوە چۆن بتوانین ئەو ڕێژە ئاوەی کە ڕۆژانە یەتە ماڵەکانمانەوە ئێمە وەکو بەکاربەر ئەتوانین ئەو ئاوە بەکاربێنین چۆن بتوانین بەپێی پێویست بەکاری بێنین گرفتی کەم ئاویمان نەبێ و بەپێی ئەمەی کە ئێستاش لە کەشوهەوایەکی گەرمانی تر بەرەبەرە بەرەو کەشوهەوای پاییزە ڕۆین سێرەکەین ڕێژەی ئاو لەوانەیە بە شێوەیەکی باش لە ناو ماڵەکانانە بێ بەڵام ئەو ڕێژێژی کە ڕۆژانە یاخود چەند ڕۆژێک جارێکێتە ناو ماڵەکانمانەوە چۆن بتوانین بەپێی پێویست بەکاری بێنین بۆی بێ ئاو نەبین و لەم نێوەندەشا ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانیە بزانین بە تایبەتی پارێزگای سلێمانی تا چەند کار لەسەر ئەو کراوە ئەو ڕێژە ئاوەی کە هەیە بە شێوەیەکی باشدا بەشکرێ بەسەر ماڵەکان و هاوڵاتیانە و چۆن هاوڵاتیان دڵنیاکەینەوە لەوەی کە ئاوێکی پاکیان بێبەخشین بۆ ئەوسا هەمومان ئاوی ناو بەرمیلی سەربانمانە خوارد و کەسیش گرفتمان بۆ دروست نابوو بەڵام ئێستا هەمومان دوورەکەینەوە زۆر کات لەبەرەوەی گەڵێن بات و کۆمەڵە نەخۆشی هێ ڕوبەڕوومان نەبێتەوە لە سەرەتای پرۆگرامەکەشە باسی سکچون و ڕشانەوەمان کرد ئاژی لەوانەیە بەشێکی زۆری کە پزیشکەکانەڵێ هۆکارەکەی ئاوی پیسە زینە و ئاوی ڕۆژانەیەتە ماڵەکانمانەوە تا چەند لیژنەکان تا چەند ئەتوانن ئەو تیمانە بگەڕێن بە دوای ئەو شوێنانەی کە سەرچاوی ئاوەکەن بۆی ئاوێکی پاک بێتە ماڵەکانمانەوە ئەمانە و کۆمەڵی پرسیاری تریش کە ئێستا هەنگاوەدرێ بۆ ئەوەی پێوەری زیرەکیشدا بڕێ لەوانەیە ئەو ڕێژە ئاوەی کە ڕۆژانێتە ماڵەکەی منەوە لەگەڵ ماڵێکی کات جیاواز بێ من بە پێی پێویست بەکارێنم بەڵام ئەو زیاتر ڕێیەکە ئەمە ژوا لەواکە کە چۆن بتوانین ئەم هاوسەنگی ڕابگرین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک پشتیوان ئەزوەر لێپسراوی بەشی ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی دەوروبەری بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی کەی بەشی دەوروبەرەکەی کە ئێستا لە ستۆدیۆ لامان میوانە زۆر بەخێر با سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین ئێوە وەکو بەڕێوەبەرایەتێکی خۆتان تا چەند گریجیتان ناوە بۆی کە ئاوێکی باش ببەخشن بە ماڵان سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی دەوروبەری سلێمانی یعنی ئەتوانین ئەوە بڵین هاوڵاتیان دەسەیە سەد دڵنیا ئەەکەینەوە کە ئەو ئاوەی ئەگا بە ماڵەکانیان زۆر زۆر کوالێتیەوە ببێ هیچ کێشەیەکی تیان نیە لە ڕووی تەندروستیەوە بۆ خواردنەوە ئێمە لە بەڕێوەبەرایەتی خۆمان هۆبەیەکمان هەیە هۆبەی کۆنتترۆلی جۆری ئەو ئاوانەی کە ئەدرێ بە ماڵەکان دەوێت پێشەوەی بدرێ بە هەژ ماڵێک و تەوزیع بکرێ فەحسەکرێ 62 جۆر فەحسی بۆ ئەکرێ و ئاوە ئەو کات تەوزیع ئەکرێ ئەمە بۆ نمونە ئەگەر باسکەین ئەگەر بیرێک لە ناوچەیەکا لێبین پێشەوەی ئەو بیرە ئاوەکەی بەکاربێنین پێشتر لە بەڕێوەبەرایەتی ئێمە فەحسی بۆ ئەکرێ تا دڵنیا دەبین لە جۆر و کوالەتی ئاوەکە و تەندروستی ئاوەکە نایم بە هاوڵاتیان ینی لەو ڕۆ هاوڵاتیان زۆر دڵنیا ئەکەینەوانە کە هیچ کێشەیەکی تیانێ لە ئاوی خواردنەوە زۆر باشە کاک پشتیوان بێگومان هەرێکێک لە ئێمە ئەزانین کە سەرچاوی ئاو سامانێکی نیشتیمانیە بە تایبەتر ئاوی شیرین نعمەتێکی زۆر گەورەیەکە هەر لە شوێنێکا بوونی هەبێت لای ئێمە سەرچاوی ئاوەکان لە ئێستا لە پاش ئەو سێ ساڵی وشکە ساڵیە لە چه ئاستەکە یعنی بە بەراورد بە ساڵانی پێشتر ئەو سەرچاوی ئاوی پاکانی کە هەمان بوو ئێستا گەشتووە بکوێ خاتون بەراورد بە ساڵانی پێشوو خۆتان نەزانن ینی لە مەوسیمێکی وشکە ساڵدیانێمە و دوای ئەوە ینی زۆربەی سەرچاوەکانی ئاو وشکی کردووە بیرەکان وشکی کردووە بەڵام سوپاس بخوا ینی بە هەموو ئەم قەیران و هەموو ئەم وشکە ساڵی و ئەنیتوانیمانە ینی ڕێژێکی باش ئاو بگەێنین بە هاوڵاتیان ینی ڕاستە بێ ئاویان پێوە دیار بۆ زۆربەی ناوچە بەڵام ئەوش بەڕاستی لە دەسەڵاتی ئێمەیان نەبووە کە تۆ ئاوت نەبێ و سەرچاوی ئاوت نەبێ و زۆربەی بیرەکان و شوێنەکان وشکی کردبێ هەر ئەو نەتواناتە ینی ئەتوانی هەر ئەو نەدەرەقەت بێت ئەو نەیتوانێت دەتوانێت ئێمە بۆ دەتوانێت کارمەندەکانی ئێمە بۆ دەتوانێت بەڕێوەبەرایەتی ئێمە بووە ینی نەمان هێشتۆ زۆر پیانەوە دیار بێت زۆر بیر وشکی کردو ینی بیر هەیە 100 مەتر وشکی کردووە لە مەوسیمەیە 170 مەتر وشکی کردووە لە مەوسیمەیە بەپی توانە و ئەو ئیمکانەتی لەبەردەست ئێمە بووە نەمانێشتۆ لەخوا بەزیاب بێت کە زۆر ئەو بێ ئاوی و کەم ئاوی بە هاوڵاتیانەوە دیار بێت هەتاوەکو ڕادەیەکی باش ئێستش هەر بە بەراورد بۆ سێ ساڵی وشکە ساڵی ئاوی پاک هەر بوونی هەیە و ئەگاتە ماڵەکان سوپاس بۆخوا هەیە بەڵام ئەگەر بەراوردیکەین بە پێشووتر کەمە ڕێژەکە لەبەری وشکە ساڵیە بێ بارانیە و ئەم ساڵی ژانی ئەڵەن ساڵێکی وەکو پێشبینیەکان نەکرێەوە لە سایاسە نیە و کەس ناتوانێتەوە خۆی لە سایاسە بکە ئەڵێن ساڵێکی سارد و وشکە بێت و بەو گوێرە ینی ڕێژی بارانبارین کەمە بێ ئێمە ینی خەڵک بێ هیواناکەین و دەسەڵاتی خی گەورەیە شتێکی ئیلاهیە بەڕاستی کەس نازانێت ڕێژەی باران چۆن نەبێ یاخود چۆن نابێ ئینشەڵڵا هیواخوازین کە ساڵێکی باراناوی بێت و باش بێت زۆر کات ئێمە باس لەواکەین کە ئەو سەرچاوە ئاویانەی کە ئێمە هەمانە زۆریان
لە وڵاتانی دراوسێەوە یەتە ناو وڵاتی عێراقەوە بە تایبەتی هەرێمی کوردستانەوە زۆر جار کەمبوونەوەکەی هۆکاری سروشتی نیە هۆکاری مرۆیی ئاویش دەست بە سەراگرتنی ئەو بەنداوانەیە کە ڕێژەکەی کەمەکە ئەمە دوو بەنداوی سەرچیمانەیە کەویش سیروان و دووکانە ئەگەر ئەمانە ئاوەکانیان کەم کالەوانەیە سەرچاوی ئاوی ئێمەش بەرەو کەمبوونەوە بڕۆ دایمان بێم بگەڕینەوە بۆ ئەو سەرچاوانە تا چەند بۆ نمونە کار لەسەر ئەوە کراوە کە ئەو بەنداوانە زۆر زۆر گرنگی پێ بدرێت چونکە ئەوانە سەرچاوی سەرەکی ئاون بۆ ئێمە وەکو زانیمان لە ماوەی ڕابردووە ساڵی ڕابردوو بوو ئەگەر بە هەڵیانە چوبم بۆریە لە بۆریەکانی ئاوی دووکان کێ بۆ سلێمانی بەرەوشکان ڕێی سێرمان کرد چەند کۆڵانێکی زۆری ئەم شارە بێ ئاو بوو کەواتە ئەو شوێنە بێت زۆر بە پارێزیراری زۆرە بێت تیمی تایبەت هەبێت تا چەند کار لەسەرم بابەتانە کراوە ئوستاز دووکە ئەو مەسلەی باسێکی دوکان سلێمانی ڕاستیەوە لە سنووری دەسەڵاتی بەڕێوەبەرەتی ئەمایان نییە ئەوە دەسەڵاتی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی ئەوان تەحەکوم بۆ ئیشەوەکەن وەکو ئاگادارون ئاگاداری وەکو ئەوەی بەنداوەکانیش کە تەمەن بەندا و گرنگی تایبەتی خۆی بۆ گلدانەوەی ئاو بەکارهێنانەوەی دووبارە لە وەرزی هاوین و لە وەرزە گەرمەکانە وڵاتانی دەرەوە کە تۆ لێت ئەگرنەوە ڕاستیەوە لە دەسەڵاتی بەڕێوەبەرەتی وەکو ئێمە کەسەر بە حکوومەتی هەرێمی کوردستانی نییە ئێمە ئەتوانین تەنها ئاگادار بکەینەوەوانێ ئاگاداریان بکەینەوە کە پێویستە زەڕورە بەنداو هەبێ و پێشووتریش عیندە زۆر بەرنامەیە زۆر کەسی تر ئەم تەوەری وروژانووە یعنی کە گرنگی بەنداو چۆنە پێویستی بەنداو چۆنە بەڵام وڵاتی کوک و باسی کردوک و ئێران یعنی کە ئەو ئاوە ئەگرێتەوانێ ئەو بەڕاستی دە سنووری دەسەڵاتی بەڕێوەبەرەتی کوک و ئێمەیە پێویستە لەسەر و ئێمە قسەی لەسەر بکرێ پێیان بوترێ یاخود ئیشی بۆ بکرێ کە ئەو حاڵەتە ڕوونایەتەوە بەێ زۆر باشە کەواتە با بێنە سەر ئەوەی کە خەڵکی پێویستەکات چۆن ئەم سامانە بەکاربیانێت چۆن ئەم سامانە سروشتەی کە بوونی هەیە و کە ڕەنگە بەداخەوە زۆر بەمان قەدری نەزانین کە چەندە گرنگە لە ژیانمانە پێویستەکە بە شێوازێک پارێزگاری لێ بکرێت پێویستەکە لەلایەن هاوڵاتیانەوە چۆن چۆنی بەکاربێنرێت بەداخەوە هاوڵاتی ئێمە ئەزانین چۆنە بە شێوەیەک سێری ئاو ناکات کە کاڵایەک وەکو چوزام کاڵایە کە ئەوە بێ کە لە ناو بچێت یعنی ئەگەری هوێ لە ناو بچێت کە کەم کە ینی شەڕی کە ڕوئە شەڕی ئاوە بێ شەڕی نەود نابێ ئاو بەڕاستی گرنگێکی خۆی هەیە ئێمە وەکو بەڕێوەبەرەتی خۆمان و بەشی ڕاگەاندنی بەشی بەڕێوەبەرەتیمان ینی حملەیەکی زۆر زۆر باشمان کردووە لەم فترەی ئەخیرا و لەم مەوسمی وشکە ساڵی و گەرمایە بۆ سەرجەم قەزاونەحەکانی سەر بە بەڕێوەبەرەتیمان لە ڕێگەی پۆستەرەوانە وڵاتیانمان هۆشار کردوێتەوە ئاگادار کردوێتەوانێ کە دەست بە ئاوە بگرن دەست بە سامانی ئاوە بگرن ینی بەفی ڕۆی نێن ینی زۆر زۆر کارمان کردو بۆ بابەتە زۆر باشە ئێمە بەردەوامە بین لە گفتووەکانمان لە ئێستا راپۆرتێکمان ئامادەیە کە باز لە کەمبوونەوەی ئاوی ڕووباری تیژلا کە لە عێراقا کە لە ئاژانسە جیهانیەکانەوە کە لەسەرمە کراوە لەوانەیە ڕێژەکەی وا کەمی کردبێ بۆیە ئاوا چەندین کەس هەوڵێن کە راپۆرتی تایبەت لەسەر و ڕووبارە بکەن با بێمە و بینەرانیش بینەری بین دواتر کۆمەڵە پرسیاریکەیە گفتوگۆی لەسەرەکەی فەرموو نابي من بيبو حسن دور ماسا عمري من مول تشتي ويكم قندي باجا برا جيم از ام شولي ما فلاحت يسر آواد جليا اول آف يا قندي ما قندي مو ضربات في العراق آواد جلا جيانا مال سربي آباد دجلة آباد دجلة كيم بد ذرار دي قالت فلاحتي بد منطقة حمية بد هذا تركا آبي بقرين دي ذراقة مازن ما بد وقت تركا آبي برد دي فايدة مازن دي ما بوشي بد آف جيانا بشرة آف شينا بد آباد دجلة بيت قرتن آباد دجلة جانا كيم تكن كيم قال حد حتى قال كيم جانا تريد باردان يعني
هاي عراق علاج اللي نكد آباد تشك بدي فلاحات حمي ناوشد نزرع عدد من شولي بطاط من شولي داخلين من بالواقع انخفاض مناسيب نهر دجلة يعزى کەمبوونەوەی ئاستی ڕووباری دیچلە بۆ دوو هۆکار دەگەڕێتەوە. یەکەمیان دروستکردنی بەنداوەکانە لەسەر سنووری ڕووبارەکە لەلایەن وڵاتانی دراوسێوە. دووەمیشیان گۆڕانکاریەکانی کەشوهاو و بەرزبوونەوەی پلەی گەرمی و کەمی بارانبارینە لە وەرزی هاویندا. بە شێوەیەک ڕێژەی ئاستی پلەی گەرمی دەگاتە 50 پلەی سیلیزی. ئەم هۆکارانش دەبێتە هۆی دروستبوونی زریانی خۆڵبارین و نالەباری کەشوهەوا بە تایبەتی بۆ عێراقیەکان. وذلك لقلة الغطاء النباتي المتوفر بالعراق. بس خلي يروح العالم وشوف شو يسوي له. السلام عليكم. السلام. الباص الأغلب عيشتهم على الصيد في السمك، إذا قل منسوب الماء وقل الصيد يقل حتى الرزق ماله. بیدەری راپۆرتەکە بووین لەگەڵ سەرکۆ و کاکشتیوان اینجا هەریکێکمان لە کاتی
بینینی راپۆرتەکە ڕەنگە کۆمەڵێک بیرۆکە هاتبێ بە مێشکمانە یەکێک لەو بیرۆکانی کە لە لای من دروست بوو ئەو بووکە هۆکاری ئەم هەمووی کە ئەم هەموو لە ناوچوونەی سامانی ئاو بۆچی ئەگەڕێتەوە هیچ بیرۆکەیەک هەیە بۆ ئەوەی کە وا لە خەڵکی بکرێت ئەگەر وشکە ساڵیش هەبوو ئەم هۆکارانە بە شێوازە کاریگەر نەبن کە کاریگەری بکاتە سەر کەمی ئاو لە نێوشیانە بەهۆی کەمی ئاو ڕەنگە بەربوومی جوتیاران کەم بکە بەربوومی ماسی کەم بکوە گەزان کە لە ماوەی ڕابردوشدا کورسات لەسەر ئەم بابەتە لەسەر زۆنگاوەکانی عێراق کۆمەڵێک دۆکمەنتاری کرد کە ئەوش هەر بە هەمان شەوە باسی لەوە ئەکرد کە ئەم زۆنگاوانە کەمی کردو وشکی کردو و لە نێوشیانە زیاترین زیان بەر ئەو کەسانە کەوتووە کە سەرقاڵ بوون بە بەروبوومی ڕاوە ماسیەوە کاکوشتیان حەزەکەم بەڕێستان لەسەر ئەم بابەتە سەرنجتان چییە لەسەر ئەو راپۆرتەی کە ئێستا ڕۆژ سەرنجتان چییە هۆکاری ئەم لە ناوچوونی ئاو کەمبوونەوەی ئاوانە ئێوە بەچیەوە یەبەستنەوە خاتونجان ئەمە خۆی شتێکی ئیلاهی وەکو پێشتر باسمان کرد و عالەمیشە شتەکە ئەوە نییە بۆ منە لە منطقی ئێمە تەنها ڕوویا بێت و کەمبوونەوەی ئاو هەبێت و وشکە ساڵی هەبێت و ئەوە بێ خۆتانە بینن و ڕۆژانە راپۆرت دەکرێت لەسەری لە زۆربەی وڵاتەکان ئەم حاڵەتە هەیە بەڕاستی کاریگەری خراپی هەیە لەسەری نەک هەر بۆ مرۆڤ تەنانەت بۆ ئاژەڵەکانیش بەڕاستی کاریگەری خراپی کردوتە سەر ئاژەڵەکان کە لەو شوێنانەی کە دایانەوە ئاژەڵانە ینی سەرچاوی ئاوی لێ نەماوە یاخود کەم بۆتەوە ناتوانن بگەن بە ئاو طبعا کاریگەری زۆری هەیە هەم لەسەر ئینسان و هەم لەسەر ئاژەڵەکانیش بەگشتی زۆر باشە کەواتە ئەوەی کە زۆر گرنگە کەمبوونەوەی ئاوەکە زۆر لایەن وکوی ئەژینیش باسی کرد من لە تێکستەکانە بینیم کە باسیەوە کە لایەنی دەرونی مرۆڤەکان بەرەو چ لایەنێکی خراپە بات وا کاکە خەڵکەکە لە خواروی عێراقۆیتە بەرەبەر لە ئەو شوێنانەی کە جوتیاران کاریان لەسەرە کرد کۆچ بکەن بۆ شارە گەورەکان ئەمەش واکە کە ڕوبەری بیابان بوون زیاتر بێت ئەمە گرفتێکی گەورێ بابینە سەر و ئەوەی کە لە بەتایبەتی پارێزگای سلێمانی بینە سەرەوەی کە هەل لە کۆڵانەکانە سەرچاو ئاویەکانی کە بە ماڵانەکە هەمووی بەپێی پێویست پیانەکە یاخو هەندێک کۆڵانمانەیە هەتای سەرش بە تەنکەر ئاویان بۆچێت ئێمە وەک پێشتر پێم وتیت ئێمە پەیوەندیمان بە سنووری ناو سنتری سلێمانیەوە نییە باش ئێمە تەنها پەیوەندیمان بە قەزاو ناحەکانی سلێمانیەوە هەیە کار بۆ قەزاو ناحەکانی سلێمانی ئەەکەین نەخێر هەموو شوێنە ئاوی پێناگا ئێمە کۆمەڵی شوێنمان لایە کە ڕۆژانە ئێمە بە تەنکەر ئاویان بۆ دابی نەکەین و پێویستیان باو ڕۆژانە بە تەنکەر ئاویان بۆ دابی نەکەین لەو شوێنانە ژاڵی سەروە بەردەکەڕە ناوگردانە تانجەرۆ 1 و 2 هوانەیە کانیشینکێت وە سپیە ئێمە هەموو ڕۆژێک بە تەنکەر ئاویان بۆ دامین تەنها جومعانی دەدەرچێت جمعان ئەو تەوزیع ناکەین و پێویستە ئەو کارمەندانە و شۆفێرانی کە ئەو کارە ئەکەن بەڕاستی مۆڵە دۆربگرن و ئیسراحەت بکەن هەموو ڕۆژێ لە حوتی بەیانی تاک و 5 ئێوارە 6 ئێوارە ئێمە بە تەنکەر ئاویان بۆ ئەبین ڕێژەی ئەو ئاوی کە ئێمە ڕۆژانەی ئەبین 300,000 لیتر ئاوە لە ڕۆژێکە هەر تەنکەرێک هەموو ڕۆژێ 5 سەفەرەکە ینی 5 جار ئاوە بات بۆ ئەو ناوچانە ئەو ناوچانە بە تەنکەر ئاویان بۆچێ بەڵام ئەوەکانی تر هەمووی تۆڕی ئاوی هەیە و کێشەی نییە و تەنکی مامۆ دروستکردن و خەزانی ئاویان هەیە و بیریان بۆ لەدرا و هیچ گرفتێکی ئەوتویان نییە زۆر باشە کاک پشتیوان بێگومان وەک بەردەوام لە توێژینەوەکان و لێکۆڵینەوەکان و ئاماژەی پێ ئەدرێت کە سەرچاوی ئاو بەعام لە سەرجەم ناوچەکانە کەمی کردووە وەکو چارەسەرێکیش بۆ ئەم بابەتە بێگومان کۆمەڵێک چارەسەر هەیە بەڵام لە نێویانە لە لای خۆمان پێم وا بەیەکێک لە چارەسەرەکانی کە بۆ ئەوەی کە دەست بە سامانی ئاوە بگیرێت دانانی پێوەری زیرەکە ئەم پێوەرە لە ئێستا گەشتووە بکوێت و دانانی ئەم پێوەرە سوودەکانی چییە بۆ ئەو ماڵانی کە بەکاری ئەهێنن ئەو کەسانی کە بەکاری ناهێنن بێگومان ڕەنگە تووشی ئەوە ببنەوە کە زیان بە ڕێژەی ئاوەکە بگا ئەوان پێویستەکە کە سەرپێچین و بەکاری ناهێنن لەگەڵیان چۆن لە کۆڵینەوەکان ئەنجام بدرێت ئەگەر باسێکی پێوەری زیرەکمان دانانی پێوەر لە بیداتەکە دەستکرا بە دانانی پێوەر کۆی گشتی خەڵک و بڵین هاوڵاتیان و هاوبەشان ینی معارەزێکی زۆریان کرد بۆ ئەم پێوەرە و لە هەمان کاتا ئێستا شەر جۆرێک لەو معارەزەکردنە هەیە بەڵام بڕوای من ینی دانانی پێوەر کارێکی زۆر باشە ینی تۆ بۆ دائنێ کە چەندێک ئاو بەکارێنی بەپی پێویستی و بەپی سەرفی خۆت تۆ پارەت بێتوانێ
هەتا زیاتر سەرفکەی زیاتر پارەت بێتەوە سەرفینەکەی هیچ بڕەپالێکت بۆ نایەتەوانێ و لەم فترەی ئەخیری شاد داشکانێکی زۆر باشکرا بۆ لێخۆشبوون دەکری ئەو بەڕێژی لە سایە 15 هەتاکو 2022 بەڕاستی ئەسەر نەماوە داشکانانی ڕاگیرە تا 2022 بەردەوام بۆ داشکانە و ڕێژێکی زۆر هاوڵاتیان ینی سوودمەند بوون لەم داشکانە پارێکی زۆریان بۆ گەڕایەوە ینی بڕێک پارەی کەمیاننا لەو پارەی کەلایان بوو لە سایە 15 ڕێژێکی زۆرە بۆ داشکاندن و بەبەستنی پێوەریش هەتاکو 2022 بەستنی پێوەەر لە 800,000 لە تێکڕای سزای ماگانە بۆ هاوڵاتی لە کۆی 800,000 و داشکاندنی بۆ کراوە بۆ 10,000 بۆ قەزا و ناحەکانی سلێمانی بۆ ئەوانی کەنیان بەستووە لە 800,000 داشکاندنی بۆ کراوە بۆ 10,000 تێکڕای سزای ماگانە بەڵام بۆ ناو سنتەری شاری سلێمانی لە 800,000ەوە داشکاندنی بۆ کراوە بۆ 20,000 ینی فەرقەکە 10,000 ناو قەزاکان بۆ بە 10,000 ناو سنتەری سلێمانی بۆ بە 20,000 لە 800,000. باباسێکی هەڵمەتی هۆشیاری بکەینەوە لە وێنەکانی شابینیمان چەندین کەمپین بەڕێوە چووە ئەم کەمپینانە تا چەند هۆشیاریە بە هاوڵاتیان کە دەست بە ئاو بگرین پارێزگاری لە ئاو بکەین. سوپاس بۆخوا ئێمە لەم وەرزە گەرمانەیە بە تایبەتی هەموو ساڵێک بە بەرداوامی هەڵمەتی هۆشیارکردنەوەمان دەست پێ کردووە ئەچین سەردانی قەزا و ناحەکانەکەین مەدانیە نەچینە ناو گەڕەکەکان و چینە ناو بازارەکانەوانێ لە ڕێگەی بڵاوکردنەوەی پۆستەرەوانێ ئەین بە هاوڵاتیان هەم لە کاتی پێدانیشان ڕوونکردنەوەی بووین لەسەر شێوازی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ تایبەت بە ئاو پاراستن و دەست پێوکردنی سامانی ئاو سوپاس بۆخوا هاوڵاتیان بە شێوکی باشیانی یان بە ڕوومان و پێشوازی لە فکرەکە ئەکەن و بە دەر لە ماڵانی جەمل لە کاتی کردنەوەی خوێندن و ینی کە خوێندن دەست پێەکات فترێک کە ئەڕات هەڵمەتی هۆشیارکردنەوەمان هەیە بۆ قوتابیەکانی ژانی ئەچینە ناو مەکتەبەکان و بۆ سنتەری قەزا و ناحەکان شکۆ دەستنووی دەسەڵاتی ئێمەیە مناڵی تەلەبەی بڵین پۆلی 4 و قۆناغی 4 و 5 و 6 بە نمونە وەرەگرین لەڕێی کورتە ڤیددیۆ لە ڕێی ڤیددیو ئەنیمەیشنەوە ینی ئەو تەقبولی ئەوواکە بەڕاستۆ ناتوانانی تا ئاستێکی زۆر ینی ڤیددیوی پیشان بێت و ناتوانێت لێوەرگێ بەپێی تەمەنەکانی خۆیان ئێمە مامەڵیان لەگەڵاکەین هۆشیاریان پێین تەسەور ئەەکەم ینی تۆ ئەگەر لە مناڵیەوە ڕای بێنی جیرێکی باشتر پەرۆدە ئەەکەیت زیاتر ینی پابند دەبێت بەو ڕێنمایانەوە بۆ شتانی کە حکوومەت و فەرمانگە پەیوەندیدارەکان ینی پێیان ئەیە و زۆر ئەستەکەین ئیسفادی ئەەکەن بەڕاستی بەدڵنیاییەوە دەستەکان خۆش بکات دەستخۆش